نیزووە و لە بنکەی سەربازی هێزی هاوپەیمانانی بەڕێ دەکەوین لەگەڵیان بۆ یەکێک لە بنکەکانی مەشق و ڕاهێنانی پێشمەرگەکانی زێرەڤانی لەلایەن هێزی هاوپەیمانانەوە ڕۆژێکی تەواو لەگەڵ ڕاهێنەران و پێشمەرگەکان بەڕێ دەکەین بۆی لە نزیکەوە ئاگداری شێواز و تاکتیک و ڕاهێنانی پێشمەرگەکان بین لەلایەن هاوپەیمانانەوە بۆی بزانین کە لە چه ئاستێک و وە چۆنچۆنی ڕاهێنانیە. لە ڕێزی ڕاهێنانەکاندا کچە پێشمەرگەکانی زێرەڤانەی سەرنجام ڕاکێشام کە زۆربەیان ئێزیدین. شامبەشانی پیاوان بە حەز و خۆلیایەکی تایبەت ڕۆژانە نزیکەی دەکاژێر ڕاهێنانەکان ئەنجام دەدەن. دەڵێن کە ژنبوون نەبووەتە بربەست لە بەردەم لە ئەستۆگرتنی ئەو پیشە سەختە. هەشتۆڵە پێشمەرگەمە ئەس بخوا حەزە خۆیەوە بەشدۆربی یعنی vê dewrê pêştir min bo ceo mamostoyê werget nikeş ez doxilê dewra mamostoyan bî û hem hezviyan be. ڕۆژانە لەم بنکەیەدا دوایین تاکتیکە سەربازیەکان لەسەر شێوازەکانی هێرشبردن بەرگریکردن و پاراستنی سەلامەتی پیشەیی بە شێوەی مەیدانی کاریان لەسەر دەکرێت. پێشمەرگەکان دەڵێن کە ئەم ڕاهێنانانە هەم زانست و هەم توانەکانیان زیاتر دەکەن. بە شێوەی عسکەری کە چۆن هجوم دەکەی چۆن سحاب دەکەی بریندار پێ مەسەرەن شێوەی عسکەری ڕۆشتنی عسکەریەکانمان فێر دەکەن زیاتر لە بابەتەکاندا هەیە مەسەلەی چی پێدەن ئەو باشتی وا هەیە زۆر ئەنیا و بابەتانن هەموو عسکەرینە بابەتەکان کە شەڕمان کردبوو سەرکەوتنمان بەدەستینەوە بەڵام لەوانە زەرمان زیاتری بەڵام ئەگە بۆ شێوە بەشداری بکەین احتیمالە زۆرترین سەرکەوتنمان هەبیتن کەمترین زەریشمان هەبیتن لە هەموو شەڕەکانی شەر دەوی زەرەر دەویت و سەرکەوتنیش دەوی بەڵام ئەو شەرتە ئەتوو بە کەمترین زەرەر هەدەفی خودت بپێکێنی. هێزەکانی هاوپەیمانان لە خوڵەکاندا هەردوو مانگ جارێک نزیکەی 2000 پێشمەرگەی زێرەڤانی ڕادەهێنن. دەڵێن کە ئامانجیان هەم برنەوە سەرەوەی ئاستی پێشمەرگەکان لە بواری زانستی سەربازیدا و هەمیش ئامادەکردنیانە تاوەکو وزە و توانەکانیان بە باشترین شێوە ببێتە تاکتیک و ستایلی شەڕکردن و بەرگری. لێرە پێشکەوتنێکی بەرچاو دەبینم لە پێشمەرگەکاندا و حەزێکی زۆریان تێدایە بۆ فێربوون. جیالەوەی لە چ بەشێکەوە هاتبن چ زێرەڤانی یان بەرپەرزانەوەی خێرا من زۆر لێیان ڕازیم ئەوان زۆر ئامادە و بەتوانان. ئێمە لێرە ڕاهێنانی هێزی پیادەی سەربازیمان هەیە هەروەها ڕاهێنانی پاراستنی سەلامەتی بۆ ژنانی پێشمەرگە ئەنجام دەدەین و چەندین ڕاهێنانی دیکەش وەکو هێرشی بایۆلۆجیکی و کیمیایی هەموو ئەم ڕاهێنانانە لەلایەن هێزەکانی هاوپەیمانان کە لە چەندین وڵات پێکهاتوون ئەنجام دەدرێن. هێزی هاوپەیمانێتی دژ بە داعش لە عێراق و سووریا لە ساڵی 2014 لەلایەن 81 وڵاتەوە دروست کراوە. لە سەرەتای دامەزراندنیانەوە یەکێک لە کارە سەرەکیەکانیان مەشق و ڕاهێنان بووە بە هێزەکانی پێشمەرگەی کوردستان. هێزی هاوپەیمانان لە سەرەتای ڕاهێنانەکانەوە ڕاهێنانیان بە زیاتر لە 40,000 پێشمەرگە کردووە. پێام سەربەست ڕوودا و هەولێر.